سەبارەت بەمە بەڕێز ڕایت فەهمی سکرتێری حیزبی شووعی عێراقی سەبارەت بە ینی پێجێنانی با بڵێن کابینەکەی محەممەد شیاع سوودانی لەگەڵمانەوێت سوپاس بامە دەبوونی بەڕێستان ینی پێ دوایە ئاسان بێت ئەوەی کە نوێنەری نەتەوە یەکگرتووەکان داوایە کات کە بۆ هەڵبژاردننی داهاتوو خەڵکی عێراق گەلی عێراق ئەو کەسانە هەڵبژێرن کە تەکنۆکراتن. أولا تحياتي لكم ولجميع بەلا مشتێک سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان سوار من پێم وایە گوتار یاخود قسەکانی حەمەد الحەسان ئاماژەیەکە بۆ ئەوەی کە پێویستە هاوڵاتیان دوور لە تایفەگەرایی دەنگ بدەن بەشداری لە هەڵبژاردن بکەن. ئەم قسەیە زۆر لەوە ئاڵۆزترە تەنیا بژاردەیەک بێت بەدەست دەنگدەرانەوە لەبەرەوەی سیستمی سیاسی لە عێراق لەسەر بنەمای پشکێنەی تایفەگەرایی یاخود پشکێنە لەسەر بنەمای نەتەوەیی و هەروەها بنەمای تایفەگەرایی دامەزراوە. بۆیە کاتێک تۆ بنەمای ڕژێمی سیاسیت بەو شێوەیە بێت و پارتە سیاسیەکانت لەسەر بنەمای ناسنامەی نەتەوەیی و هەروەها ناسنامەی تایفەگەرایی دامەزرا بێت کەواتە بژاردەکانی بەردەستی دەنگدەریش ناکرێت وابەستەی ئەم پرسە بکرێت. کەواتە دەبێت هاوڵاتی یاخود دەنگدەر کە دەنگ بە لایەنی تەکنۆکراتی بدات حەز دەکەم کەمکردنەوەی بۆ کێشەکانی بەردەم عێراق تێدایە. کێشەی عێراق تەنیا کێشەی تەکنیکی نییە، کێشەی عێراق تەنیا کێشەی تەکنۆکراتی و کارگێڕی نییە، بەڵکو عێراق لە بەردەم چەند کێشەیەکدایە کە کێشەکان کێشەی سیاسین بەر لە هەموو شتێک لە بنیادنانی دەوڵات لە چاکسازی باشە بەڕێز فەرمی ئەوەندە ئاسانەکانی دەوڵەت تایفەگەری ڕزگاری بێ. دەبێ بەر لە هەموو شتێک ویستێکی سیاسی بۆ ئەم بابەتە بسازێت. ئەگەر ئێمە بمانەوێت لە تایفەگەرەی ڕزگارمان بێت هاوڵاتیانی عێراق لە سەرانسەری عێراقەوە لە بەو شانازیکردنەی کە بە بابەتی نەتەوەی و تایفەگەڕایی هەیە ئەمە شتێکە ئاساییە، بەڵام نابێت ببێت بە کاڵایەکە خود بێت بە ناسنامەیەکی سیاسی، چونکە ئێستا تێبینی ئەوە دەکرێت کە ئەو پارتە سیاسیانەی بنەمایەکی تایفەگەریان هەیە ئەوان خەریکی پتەوکردن و زەحکردنەوەی لایەنی تایفین لە لای هاوڵاتیان و دەنگدەرانەوە لەبەر ئەوەی ئەو پەیوەندیە لە چەند ساڵی ڕابردوو یاخۆ لە چەند دەی ڕابردوودا لە پارتە سیاسیەکانەوە سەرچاوی گرتووە. کاتە بەڵێ ئەگەر ویستێک هەبێ و بنیادێکی سیاسی باشە بێت کە پشت بە بنەمای هاوڵاتی بوون ببەستێت و جەخت لە ناسنامەی تایفەگەرایی نەکاتەوە لەگەڵ ڕێز بۆ ناسنامەی تایفەگەرەی، بەڵام لەوە گرنگتر ناسنامەی نیشتیمانی بوونە دەکرێت ئێمە ئەم بابەتە تێپەڕێنین و ئاماژی زۆریشمان هەیە بەوەی کە زۆرێک لە پارتە سیاسیەکان ئەوانەیە کە لەسەر بنەمای تایفەگەرایی دامەزراون ئەوان بەرژەوەندیان لەم بابەتەدا هەیە و برەو بە تایفەگەرایی دەدەن وە لە هەوڵی برەودان بە بابەتەکەدان. زۆرینەی جاریش ئەم بابەتە لەسەر حسابی ناسنامە گەورەترە. زۆر باشە گەشتونێتەوە قۆناغی کە هەیمەنەتی هێزە چەکدارەکان زیاتر بێت لە هەیمەنەتی حکوومەت، هەیمەنەتیان هەبێ بەسەر حکوومەتەوە. ئەمەشیان پەیوەندی بەم بابەتەوە هەیە. ئێستا بابەتی گروپە چەکدارەکان پەیوەندی بە دیدگای ئێمە بۆ ڕۆڵی دەوڵەت و توانای دەوڵەتەوە هەیە لەوەی کە بتوانێت خاوەنی قسەی یەکەم و کۆتایی بێت لە دامەزراوە سەربازی و ئەمنیەکان یاخود لە بەکارهێنانی چەکدا. بەڵام تێبینی ئەوە کراوە کە لە چەند ساڵی ڕابردوودا بوونی گروپە چەکدارەکان لە دەرەوەی چوارچێوەی دەوڵەت ئەوانەی کە پێیان دەگوترێت لایەنی نادەوڵەتی ئەمانە بوونەتە هۆکار بۆ لێدان لە دەوڵەت، ئەگەرچی پاساوێک هێنراوەتەوە بۆ ئەوەی کە ئاڵنگاری دەرەکی هەن بەرامبەر بە عێراق و دەوڵەت ناکرێت بۆ خۆی بە هۆکاری جیاجیا ڕوبەڕووی ئەو ئاڵنگاریە
ئەو ئاڵنگاریانە ببێتەوە بۆ پێویستی بە گروپی چەکدارە بۆ ئەوەی ئەوان ئەو ڕۆڵە بگێڕن پێم وایە بابەتە بەڕاستی شتێک نییە بتوانێت بەردەوامی پێ بدرێ وە زیاتر لەوە درێژە بکەشێت لەبەرەوەی نابێت دەوڵەتێک لەسەر ئاستی نێوخۆیی یاخود لەسەر ئاستی دەرەکی ئاڵنگاری ڕوبڕووبێتەوە لە بواری پەیوەندی کۆمەڵایەتی و بەهێزکردنی دامەزراوەکان و بینادیانی دامەزراوەیەکی ئەمنی و چەک لە دەستی دەوڵەتدا لەلایەکی دیکەشەوە دابەشبوونی تایفی لە بنیادی دەوڵەت ڕەنگی داوەتەوە لە هەمان کاتدا لە نێو خودی دەوڵەتدا چەند هۆکارێکی دیکە هەن کە هەمویان کارتێکەرن ئاماژەی بۆ ئەوەن کە دەوڵەتی عراقی ناتوانێت زمینە سازیەکی باش بۆ سەرکردنی کێشەکانی دەستەبەر بکات لەوانەیە بتوانێت بەشێک لە کێشەکان چارەسەر بکات یا خۆت کاریگەریەکان کەم بکاتەوە بەڵام کێشەکە لە بنیادی دەوڵەتدا ڕۆژ دوای ڕۆژش دەردەکەوێت کە وەکو دەبینن گەندەڵی چارەسەرکردنی کێشە داراییەکان چارەسەرکردنی ئەو کێشانەی کە پەیوەستن بە بنیادی فیدرالی و پەیوەندی دەرەکیەکان هەموو ئەمانە بێکەوە نیشانەی ئەوان کە دەوڵەت بە کۆ حاڵەتی لاوازیدا بەم یاسانەی لە عێراق هەیە عێراق بە ئامانجەکانی ئەگات یاخود دەبێ ئەم یاسانە هەمویان هەموار بکرێنەوە و هەیمەنەتی گروپ و هێزە چەکدارەکان نەمێنێت لەسەر عێراق. ئەگەر باسی یاسا بکەین دەبینین ئەنجومەنی نوێنەران لە خۆلی ڕابردوخۆلەکانی پێشووتریشدا دەستکەوتێکی ئەوتۆیان نەبووە لە داڕشتنی یاسای گرنگ بۆ ئەو کێشانەی ڕوبڕۆی دەوڵەت دەبنەوە. ئەگەر قسەکە لەسەر بابەتی یاسادانان بێت بوونی گروپی چەکدار بە پێچەوانەوە دەکرێت هەندێک یاسا یارمەتی دەربن لەوەی کە تۆ بتوانانی کێشەی گروپە چەکدارەکان چارەسەر بکەیت. کێشەی ئێمە لە عێراق تەنیا کێشەی یاساکان نییە بەڵکو جێبەجێکردنی خودی یاساکانە چارەسەرکردنی گروپی چەکدار یاخود پرسی میلیشیەکان پێویستی بە ئیرادەیەکی سیاسیە ئەو ئیرادە سیاسیش لەو حیزبە سیاسیانەوە دەبێت سەرچاوە بگرێت کە وڵات بەڕێوە دەبن بەڵام تاکو ئێستا ئەوەی دەردەکەوێت ئەوەیە کاڕاجایی هەیە ئەمە داواکاریەکی دەرەکی نییە بە پلەی یەکەم کە تۆ گروپە چەکدارەکانت نەمێنێ ڕاستە فشارێکی دەرەکی هەیە بەڵام دەبێت ئەم بابەتە لەم گۆشەنیگایەوە دیراسە نەکرێت بەڵکو دەبێت لەسەر ئاستی نێوخۆی لەبەرەوەی بوونی ئەو گروپە چەکدارانە کە جارێک دوور لە ئاراستی دەوڵەت مامەڵە دەکەن جارێک جموزۆلیان لێدانە لە بەرژەوەندی دەوڵەت تەنایەت لەسەر ئاستی نێوخۆیشدا دەبێت ئەم پرسە بخرێتە بەرنامەی کاری نێوخۆیی و یەکێک لە کار لە پێشینەکان بێت و بەشێک بێت لەو چاکسازی قوڵانەی کە دەوڵەت پێویستی پێێتی بۆیە بەخستنی ئەم کارە و دواخستنی نەک بە تەنیا دەبێتە پاسا بۆ دەسوەردانی دەرەکی باڵکۆ دەبێتە هۆکاری ئەوەش کە عێراق زیاتر لاواز بێت و جۆرێک لە سستی بەربکەوێت سەرباری بوونی کاریگەری نەرێنی لەسەر پرۆسەی هەڵبژاردن هەندێک کات و لەسەر هەندێک لە ژانی گشتی هاوڵاتیان ئەمڕۆ ئێمە گەیشتین خۆناغێتوانین ئەو کەشێت تێپەڕین و بەیەکەوە چارەسەر جیاواز لەما ینی لە ڕووی نێودەوڵەتیەوە تا چەندە ینی تایفەگەری پشکنەی تایفی لە عێراقا کاریگەری لەسەر لاوازی عێراق هەبووە لە ڕووی نێودەوڵەتیەوە بۆ وڵاتانی دەرەوە ئەمریکا ئەوروپا وڵاتان بە گشتی بە کورتی بێ سوپاس دەکەم. کێشەی تایفەگەرایی و ڕنگدانەوەی لە بنیادیانی دەوڵەت یاخود لە پێکێنانی حکوومەتدا بۆ تە هۆکاری ئەوەی کە حکوومەت زۆر جار هەڵوێستی یەگرتووی نەبێت بە شێوەی کۆ لەبەرەوەی هەندێک لایەنی سیاسی هەن کە نوێنەرایەتیان لە حکوومەتدا هەیە و بەشدارن ڕەنگە هەڵوێستێکی جیان هەبێت لە هەڵوێستی حکوومەت لە بەرامبەر پرسە دەرەکی و پرسە نیشتیمانەکان هەروەها بۆیە دەبینی جاروبار دەنگێکی فەرمیۆک و دەنگی سەرۆکوەزیران و دەوەستێتە بەرامبەر هەندێک دەنگی دیکە کە دەسەڵاتیان هەیە لە دەوڵەتەوە دەنگ و دوو هەڵوێستی جیانەمە دەبێتە هۆکارەوەی کە لەسەر ئاستی دەرەکی پێگەی دەوڵەت لاواز بێ و هەروەها یەکگرتووی لە نێوخۆی عێراق بەدی نەکرێت لەبەر ئەوەی زیاتر لە دەنگێک لە یەک وڵاتەوە هاتوونەتە دەرەوە کاتە پێویستە ئەم بابەتە چارەسەر بکەین دەبێت حکوومەت یەک هەڵوێستی هەبێت یا هەڵوێستێکی یەکگرتوو بێت دەبێت بنیادی ئەو حکوومەتەش جیابێت لەو بنەمانەی کە ئێستا حکوومەتی لەسەر بنیانراوە نابێ پشکێنە و دابشکاری بێت واتە نابێ داڕشتەیەکی سیاسی وا هەبێت کە
یەک هەڵوێستی تێدا نەئافرێت دەبێ لەسەر بنەمای دەوڵەتداری و هاوڵاتی بوون و نیشتیمانی بوون بێتە بەرامبەر ڕوبڕووبوونەوەی ئاڵنگاریەکان ئەم شتانش ئێستا بەدی ناکرێت. بەڵێ بەڕێز ڕاید فەهمی سکرتێری حیزبی شیوعی عێراقی سوپاس بامەدەبوونی بەڕێستان لە بەغدا و لەگەڵ